بورود سخاسقم نی بورود وراسقم كزيد الله كزاسيا دلون فلا تقال لي بورود سخاسيا لي بورود جواراسيا
يا حريق لا شاري آيلا شيرين أرماني كتوي رنجان دين ما قرداني دين ما قرداني
يسوتني حمود يانا وفناسا فنياي مؤمنا خوايا جداي مؤمنا خوايا بكاسي مؤمنا خوايا جداي مؤمنا خوايا سوق العماس ولي شبيجي لا تسوق العماس لا تسوق كاسمو ياي خط كربانا كاس لا تسوق كاسمو يا خط كربانا كاس شرتو لقاي هرقو مزاني ماياي بشرتو تشكي چراغان شوان بمنچی لیره خونش من خونایت آدی بمنچی بفرس پیو بگرده دلیر عالم دلی وک بیده هر وکو ملی بشیم لانی لانم شواوا بخاطر دانی بخاطر دانی ما دنیا وابنا نور کشتی قرقم هم بسهرم نور کشتی قرقم هم حلقيتون بين كمداسم دون شوقك من كران داسم يا بوانا بچاوي مسم هرواكو ملي بشياني لا نجواب بخاطر ذاني بخاطر ذاني ما دنيا وكون مجنون على سهرة وخاطر داري ما دنيا وكان
عشقی قرقم به تایریا Allah. شوهرك هم برمينا دوستي قديمي وسبيدانا عم شوهرك هذا سرشان ناچ حالك خودش نازانی ناچ حالك خودش نازانی
صدونا قام هز لمانغلا كمر صدونا قام هز أمشوها وكم فرمينا وانا دوستي قديمي وصبي قانا أمشو باوليكا هذا سرشاني نام جهاليكا وديش نازاني نام جهاليكا وديش نازاني بابا چگه خرامان زاید چنی سگینه ذات بنی سلامان آخر وقت جینه ذات بنی سلامان آخر وقت جینه بالکن شگر دیرارو خرخالگه بزنه داخل سگه مولاتی زنگه چده مشینه پاپا چگه خراب سایت چنی سگینه تاتی بنی شنام آخر جوان جینه سردیل مدینه آقا چگه خرامان سایت چنی سگینه ساعتی بنیش علامن آخر وقت جینه دەمباش بەشداربوانی ئازیز هەروەک ئاگادارن ئەمڕۆ بە بۆنەی واڵاتینی کوردی و سەیمی خەترێش لێرە کۆبووینەوە لەلایەن خۆمانەوە و ڕێکخراوەی ئاشتی بە خێراتی هەمولایەک دەکەین و هیوادارم ئەوڕۆ کات و ساتێکی خۆش لەلای یەک ببینە سەر. Wir und der Verein ASTI begrüßen euch herzlich, um den kurdischen Valentinstag und den Seva Michael Gresch zu feiern. من سروە لەگەڵ هاوڕێی خۆشەویستم نارین دیارە من بە کوردی سۆرانی و نارین بە ئەڵمانی بەردەوام دەبین لە پێشکەشکردنی بەرنامەکە. Meine Kollegin und ich werden euch heute durch den Tag begleiten, durch das Programm. Sie wird auf Kurdisch Sorani mit euch sprechen und ich übersetze das auf Deutsch. سەرەتا پێم خۆشە بۆتان باسی تیرۆک و مێژووی سەیمی خەترێش بکەم. هەستان لێیە؟ هەمووتان ئۆکێ بدەن؟ سەیمی میخەگرێش دیارێکی سروشتیە کە دوای میخەگرێشکردنی لانی کەم 100 ساڵ دەمێنێتەوە و بۆ نەخۆشەکەی هیچ کات تەواو نابێت. سەیمی میخەگرێش نەریتێکی کۆنی کوردیە و هێمای ئاشتی و خۆشەویستیە و زیاتر بۆ دوو مەبەست بەکاردێت. یەکەم کاتێک کچێک ئەویندارێک کوڕێک بۆ نەیتوانیوە ئەوینەکەی بە خۆشەویستەکەی نیشان بدات سێوێکی بۆ میخەگرێش دەکات و بۆ کوڕەکەی دەنێرێت. وەکو من بۆ کاردۆی. Erstens möchten wir euch etwas über den Nelkenapfel erzählen. Der Nelkenapfel ist ein Symbol der Liebe und des Friedens.
Nelkenäpfel sind die gleichen Äpfel, die wir auch im Alltag finden. Sie werden mit Nelken beschmückt und so halten sie dann mindestens 100 Jahre. Der Duft wird nie verblassen. Dieser Apfel ist eine authentische kurdische Tradition und ein Symbol für Frieden und die Liebe, wie schon gesagt. Es wurde hauptsächlich für zwei Zwecke verwendet. Erstens, wenn jemand verliebt war und seine Liebe nicht in Worte fassen konnte. Also beschmückte er einen Apfel mit Nelken als Symbol an seine Geliebte. So wie Sirwa an Kabul. Du هم کاتێک دوو ئەمینداریان دوو کەسی نزیک لە یەک تۆڵاون بە مەبەستی ئاشتبوونەوەیان ئەو سێوە بەکاردێنن لەوەی ئیستفادە بکەن ئەگەر لە یەک تۆڕان سێوێکی تاکەن و بیدەن بە خۆشەویستەکەتان. Der zweite Zweck ist, wenn zwei Liebenden oder zwei sich sehr eng stehende Menschen sich bestreiten und wütend aufeinander sind, benutzen sie den Apfel, um sich zu versöhnen, um den anderen zu zeigen, dass er einem wichtig ist. Also falls ihr Krieg mit jemandem führt, nutzt das heute als Gelegenheit und versöhnt euch mit dem Apfel. ئێستاش بیوگرافیەکی کورد لە سەر کاکسێوانتان باس دەکەین. کاکسێوانی سەعیدیان هونەرمەندی کورد لە ساڵی 2004ەوە لە چوارچێوەی کۆمەڵێک پرۆژەی هونەریدا هەوڵی زیندووکردنەوە و بەجیهانیکردنی ئەم نەریتە کۆنەی هەم لەسەر ئاستی نیشتیمانی و هەم لەسەر ئاستی نێودەوڵەتیدا داوە. Nun erzählen wir euch kurz etwas über den Künstler Herr Seyvan Saidyan. Er hat 2004 versucht, die kurdische Tradition im Rahmen zahlreicher künstlerischer Projekte auf nationaler und internationaler Ebene wieder zu beleben und diese zu globalisieren. تا ئێستا پرۆژەکانی پەیوەست بە سێوە میخەگرەش لە کوردستان و لە چەندین وڵاتی جیهان بەڕێوە چوە و بەردەوام. Bisher wurden die Projekte im Zusammenhang mit dem Nelkenapfel in vielen Ländern durchgeführt und werden seit 2023 in Schweden, Norwegen, der Schweiz, Deutschland, den Vereinigten Staaten, Kanada, Frankreich, der Türkei und Kurdistan durchgeführt. لە ساڵی 2013دا کۆمپانیای وینسێ بۆ بەرهەمێنانی سێوی میخەگرەش دامەزرا و پەکەیجێکی تایبەتی بۆ ئامادەکرا وەک براندێکی کوردی لە هەرێمی کوردستان بەرهەمهێنرا. Dafür wurde eine spezielle Verpackung vorbereitet und als kurdische Marke in der Region Kurdistan produziert. ئەم بەرهەمە لە ساڵی 2013دا بە فەرمی لەلایەن دەستەی گشتی گەشتوگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان وەک سیمبۆل و دیاریەکی کوردی ناسرا و تۆمار کراوە. Im Jahr 2013 wurde dieses Produkt offiziell als kurdisches Symbol und Geschenk von der Generalbehörde für Tourismus und Regionalregierung Kurdistans anerkannt und registriert. هیوادارم ماندوو نەبوو بن سپاسان دەکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون و هەروەها سپاسی تایبەت بۆ سپافی موزیک کە ئەوڕۆ کۆڵەکەمانیان پتر ڕازاندەوە دیارە موزیک هەر بەردەوامە و لە بەردەوامی بەرنامەکەماندا ئەوینیش موزیکمان پێشکەش دەکات. Wir hoffen, ihr seid noch nicht müde vom Besticken der Äpfel. Zudem danken wir unseren Musikern und Sängern, welche zur Unterhaltung beitragen werden den ganzen Abend. Zu einem späteren Zeitpunkt wird unsere Nachwuchskünstlerin Evin uns ihre tolle Stimme noch präsentieren. ئێستا پێم خۆشە بانگی هونەرمەند و نووسەری بەتوانە کاکسەیوانی سەعیدیان بکەم کە چەند ساڵێکە خەریکی ئەم پرۆژەیە و بێت سەکانی خۆی کرد. Nun bitten wir den Künstler Seyvan Saidyan auf die Bühne, der seit Jahren um dieses Projekt bemüht ist, um uns noch in seinen Worten zu präsentieren, was das ist. لەلایەن خۆمان ڕێکخراوی ئاشتی و کوردستانیانی سوئیس زۆر بە خێراتنتان دەکەین و فەرموون بە گوێبیستی وتەکانتان بێ. زۆر سپاسی هەموو عەزیزان دەکەم زۆر بەخێر بێن ببورن
زۆر خۆشحاڵم کە ماوەی 2 ساڵە لە ڕۆژی ڤالەنتایندا لە خزمەت ئێوەدام لەو کەش و هەوا گەرمەی کە بەو هەوا ساردە لێرە دروست دەبێت بەڕاستی تێگای خۆشحاڵیە. سپاسی تایبەتم هەیە بۆ ئازیزانی ڕێکخراوی هەشتی کە بە دڵ و بەجیان خەریکە کار دەکەن و ئەو پرۆژە هەرێستا هاوکاتیش لە چەندین وڵاتی جیهاندا خەریکە بەڕێوە دەچێت و هیوادارم هەمومان دەست بە دەستی یەکدا بتوانین سێوی میخەقرێژ وەکو کولتورێکی جیهانی بە هەموو دنیا بناسێنین. هیوادارم هەموو ئازیزان سێوەکانیان بە دەست خۆشەویستەکانیان بگات و هیوادارم ئەمینتان بەردەوام بێت. ڕێز و خۆشەویستی بۆ هەمووتان. دیسانەوە زۆر زۆر سپاستان دەکەین دەستان خۆش بێت فەرموون دەست و خۆش بێت قوربانت. هاوڕێیان لەنێو تاقەتە خواردن ئامادە کراوە دەتوانن بفەرمون بۆ خواردن و پاوزەیەکی کورت دەکەین و پاشان بەردەوام دەبینەوە لە میخەقرێژکردنی سێوەکانمان بەدەم موزیکەوە.
people do. And I never dreamed that I'll need somebody like you. And I never dreamed that I'll lose somebody like you. Oh, I wanna fall in love. Oh, I wanna fall in love with you. With you. What a wicked game you play to make me feel this way. What a wicked thing to do, to let me dream of you. What a wicked thing to say, you never felt this way. What a wicked thing to do, to make me dream of you. And I wanna fall in love. Oh, I wanna fall in love with you. The world is unfair, no one can save me but you. It's strange what desire will make foolish people do. I never dreamed that I'll meet somebody like you. I never dreamed that I'll lose somebody like you. Oh, I wanna fall in love. Oh, I wanna fall in love.
بی تو دلم خیره سما قوا شیروانه بو او چاکوانا بو ماولی دیوانا ای چم گرفتاری تو ای چم گرفتاری تو جیگر بینداری تو قلبم
Kurdistan,
Lord,
Stop.